بە مەبەستی سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری ئەنجومەنی سەروەری کۆمەڵی دادگەری هەڵمەتێکی ناساندنی لیستەکە و کاندیدەکانی لە نێو بازاڕی زەرگەتەی کۆن ئەنجامدا. لە سەرەتای بانگەشەوە بە هەموو شێوازێکی دروست دەستمان بە بانگەشە کردو بۆ لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری بە سەردان و کۆمەڵایەتی بە لێپرسینەوە وەسەرکردنەوەی خەڵکی خۆمان و وەسەرکردنەوەی خەڵکی ئیسلام دۆست و دیندار لە مزگەوت و لە غەیری مزگەوت الحەمدوللا خەڵکی بەباشی پێشوازی لێکردین. ئەمڕۆژ سیانزەی دەی 2024 هەڵسان بە بەسەرکردنەوەی بازاڕەکانی زەرگەتەی تازە و سەروەری و ئیشاڵا لە داهاتوە چین بۆ گەڕەکی ئاشتی ئەو بازاڕانە لە سنووری بازنەی سەروەری بەسەر دەکەن ئینشاءڵڵا. بە ئومێدی سەرخستنی لیستی ژمارە 147 بۆ ئومێدە کە زۆرینەی پەرلەمانتارەکانمان کە لە بازنەی سلێمانی ژمارەیان سیوەک خوشکوبرایە زۆرنیان بچنە پەرلەمان و ڕایان بگرن لەو هەموو فەسادی ئیداری و ڕایان بگرن لەو هەموو دزی و پەزی و ڕایان بگرن لەو هەموو گەندەڵێ کە هەیە. پێشوازی و بەدەمە هاتنی هاوڵاتیان بۆ لیستی 147 کۆمەڵ بەباشی دەبینرێت. کادرانی کۆمەڵ دەڵێن هەموو هەوڵێکیان خسۆتە کار بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ. سپاس بۆخوای گەورە ئەلحەمدولیلا کە زۆر باش بووە. ئێمە چوینە سەردانی چەند ماڵێکمان کردووە، یعنی زۆرینەی ماڵەکان سپاس بۆخوای گەورە چەند ماڵ هەبووە، چەند کەس هەبووە باوەڕ بێ یعنی هەر ئەسڵەن ئەهلی دەنگدان نەبووە، ئەسڵەن توێتی بەتەمای دەنگدان نەبووم کارتم وەرنەگرتەوە. سپاس بۆخوای گەورە کارێکی وەمان کردووە کە زانیویانە ئێمە کین و کۆمەڵی دادگەری کێیە الحەمدوللا بڵێنیان پیاوین و ئاگاداریشین کارتەکان کە کەسیشمان هەیە چوون لەگەڵیانە کاتی بایۆمەتریکانی وەرگرتەوە. سپاس بۆخوای گەورە. ئەمە ئەویان ئەنج ئەوەی کە ئێمە هەتا ئێستا مەتابعەیمان کردووە زۆر گەشتبینین، زۆر ئومێدمان هەیە بە خوای گەورە کە ئینشاءالله لیستی کۆمەڵی دادگەری سەرکەوتوو ئەبێ بەدڵ. مەڵبەند و ئەنجومەنەکان لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن هەوڵی تەواو دەدەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری و ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان تا کۆمەڵی دادگەری زۆرترین دەنگ بەدەست بهێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.